ماوەسە سامان لە بارەدۆخێکین لە واقعەکین تەکنۆلۆژیا پێشکەوت و ئاڵنگاریەکان زۆر بوون جیهانی ئیسلامی ڕەنگە لە کۆمەڵێک شوێنە لە زۆر باش بێ لە کۆمەڵێک شوێنیشا شەڕی ئایدۆلۆژی فکریمانەیە بە ئەنواع وەشکال بە تەکنۆلۆژیا بە هەموو شێوەیەک بە زانست سیراعەکان هەمووی تێکەڵ بوون. ئەدەبیات لەکوێ ئەم سیراعانەیە چۆن ئێمە بتوانین ئەدەبیات وا لێ بکەین پەیامێکی جوانی تێدا هەبێ ئێمە لە ڕێگەی شێعرەوە کاری بانخوازی بکەین. دەستان خۆش بێ خۆ سپاس بۆ ئەو دەرفەتە وڵا قەناعاتێکی کولیە بلای هەمومان دروست بێ ئەویش کە هەرچی ڕێکار و هۆکارێکەیە بەکاری بێنین بۆ خزمەت بە دین بە تایبەتی لەم سەردەمی ئاڵنگاری و تەحەدیاتێکی زۆرە هەر کەس لە پێگە و جێگەی خۆیەوە توانا و قودرەتی خۆیە بتوانێت ئامانجێک بپێکی من بڵێن لەژێر ئەو ڕوشناوی پرسیاری جەنابەت کە خوای گەورە پێمانە فەرمێ ئین الله لا یغیر ما بقوم حتى یغیروا ما بأنفسهم گەیشتمەتە قەناعەتێک تەحەدیەکان ئەوەنە گەورن حەق ئێمە هەڵوێستەیەک بکەین لە شوێنەکە بڵێن ئایا ئێمە چەندێک لە ئاستی پەیامەکەین یعنی بەسیترین شت بێنینەوە مەسەلەن لەوانەیە ئەگەر ئیستیفتایەک بکرێت لە ناو بڵێن ڕاپرسیەک بکرێت لە ناو کوردە بۆ نمونە بڵێن تۆ ڕازی بە حکومی شریعەتی خوا حاکم بێ دڵنیام لە ساڵ 85 کورد بۆ سەر و ئەڵێ بەڵێ ڕازیم بەڵام ئەم لە ساڵ 85 پرسیاری لە خۆی کردووە لە ژیانی خۆیان ئەم شریعەتی تەطبیق کردو لە ئەخلاقیاتی خۆیان لەگەڵ ماڵ و مناڵێ لەگەڵ دراوسەکانێ لە کاتی تیجارەت و هەڵسو کەوتە تەنانەت لەو ڕێکخراوە و حیزبی ئیسلامانی کە ئێمە ئیشی تیاکەن تا چەندێک لە ئاستی ئەو پەیامین چەندێک ئەو شریعەتەمان تەطبیق کردو کاگە شریعەت بە معنای عەقیدە و مامەڵە و مامەڵی ڕۆژانەمان مەبەستم فکر و ئەوانە هەمووی پێک بێت لە شریعەت ئێمە لە کوای ئەوەین لەبەرەوە گەیشتمەتە قەناعەتێ بێ ئێمە لە ژێر ڕۆشنایی و ئاەتە کە خوا فەرمێ خوا قەومێک ناگۆڕێ هەتا نەفسی خۆیان نەگۆڕێ یعنی بەڕاستی بێ لەگەڵ ئەو تەحەدی و گۆڕانکاری کە ئامادەین ئەبێ خۆمانی بۆ حازرکەین ئەبێ خۆمان بگۆڕین جا یەکێک لەو چەمکانی من دەستم بۆ بردووە مەسەلەی شێعری عیرفانیە پەیوەندی خۆت و خوا علاقەی خۆت و خوا چاکەی لە هەموو تقریبا زیاتر چوارینەن یەک چوارینەن هەندێکیان زیاترە هەمویان پەیامێکی لە پشتەوەیە ئەم عادەتێکی شەمە یاڵم کە ئەنووسم بۆ خۆمە نووسم بەڕاستی ینی کو بڵێ تەوجیهی خۆمەکەم ئێتر ئەگەر قسەکە لە دڵەوە هاتە دەرەوە بگاتە دڵێکی تریش قەناعەتی بۆ دروست بێ کە بتوانێت گۆڕانکارێک بخوای مامۆستا شێعری عیرفانی تا چەندێک ڕۆڵی هەبووە لە بانگوازکردنە لە ناساندنیایانی پیرۆزی ئیسلامە لە نزیکبوونەوە لە خوای گەورەدا وڵی تەقسیریەک لە ئەتوانم بڵێم تر لە دوای ڕاپەڕینەوە لەم بوارە کەم تەرخەمی هەبووە یعنی ئەم لایەنە چۆن ئەڵی شێلانی ڕۆحی ئینسانە لەگەڵ خۆیانی ئینسانێگەر ڕۆحی ئامادە بوو نەفسیەن ئامادە بوو خوای ناسی وەکو خۆی وەکو ئەڵێن ئەوەی خۆی بناسی خواش ئەناسێ کە خوای گەورەی ناسی بەڕاستی تر گەڕانەوە لە حرام تەسحیەدان قوربانیدان خۆگۆڕین ئەوانە هەمووی ئاسانە بێت تەنانەت یعنی بەڵایەگێتە ڕێگا ئەو کەسە ناڕەحەتێک دێ یاخو شتی باش دێ مەسەلەن شەهادەیەک بەدەستدێنێ دەوڵەمەنی بێت لە خۆی ناگۆڕەوە حاصل خەتێکی مستەقیمی بۆ دروستەکە چونکە دنیا ئەو ئیعتیباری نابێت لەلای ئەو بەو شێوەکە دنیا ناکاتە غایەت کە دینای نەکردە غایەت بەڕاستی تر ئەگەر سەرکردەیەکی ئیسلامی بێ هەر خزمەت ئەگەیەنێ کارگوزارێک بێت لە شوێنێکە هەر خزمەت ئەگەیەنێ ئیمام و خەتیبێک بێ هەر خزمەت ئەگەیەنێ ماوەسە سامان ئیتر تا چەندێک ناوی بنێم نازانم ئیهمالی خۆ گێلکردنمان بەداخەوە مەڵێم لە واقع حقیقەتێک هەیە ئەمڕۆ بۆ ئەوەی خەڵک گوێت لێ بگرێ کۆمەڵێک ڕێگا و کۆمەڵێک یاسا هەیە بۆ نمونە ئێمە شتێکمانێ پێوترێ گۆرانی ئاواز چڕین ڕەنگە لە یەکەم ڕۆژی دەرچوونی و لە یەکەم هەفتەوە بە ملیۆن کەس بیبیستی هەموو گۆرانێکی ژەبێ پێشەوە گۆرانی بێت چیرۆکێکی هەبێت شعرێکی هەبوو بێ کاتێک کە ئێمەی موسڵمان ئەم مەیدانەمان چۆڵ کرد ئەم کەرەستە باشەمان بەکار نهێنا ئێتەمەن بەرامبەرەکە بەهێستری تێدا بێ منە مێوە پرسم بەڕاستی هێشتا بەکەم سەیری شعر ناکەین لەم مەجالەیە یاسم بۆمان مۆزوعەوە پێمان وایە هیچ نیە لە کاتێکە ئەسڵی بابەتەکە ڕەنگە لێرەوە زۆر باشتر بتوانی پەیامەکان بگێنی لە ئیسلامە لە قورئانی شاباسەکرێ پێغەمبەر عەلەیهی سەلام مەسەلەی شعر و زانانیش کە لەسەر شعر قساکەن هەر وەکو هەر شتێکی تر دوو دیوی هەیە ینی دیوێکی خراپیات دیوە باشەکەی گەیشتۆتە ئاستێک بۆ نمونە کە پێغەمبەر عەلەیهی سەلام قورئانی بۆ هاتووە اتهامیان کردووە تۆمەتیان بۆ دروست کردووەوە شعرە شاعرە
خۆشان زانیوە ینی ئەوان قەنەعەتیانە خۆی شعر ینی ئاستێکی باڵای بەلاغێتی قسەکردنە یعنی تۆ جاری وایە مەسەن لەوانێ پەیامێک گەر بە وتارێک بنووسی بۆ نمونە 1000 وشە بکات تۆ لە 4 دی ڕائیگەێنی پێوترە وشە سازی ینی بەلاغەتە بالفعل ئەگەر بە مەبەستێکی تایبەت دابڕێژێ ئەگاتە شوێنی خۆی ئامانجە پێکێ وەکوتیشم ئێمە لەو بوارە بەڵێکم تەرخەوین بەس هەستەکەم الحەمدوللا ئێستا بکو بڵێ گرنگیکی زیاتری پێ ئەدرێ ئێتر تۆ ئەبێ وا سیرکە کە ئەمە لە هەر بوارێکا و تۆگە 100 نەفەردانی یەکێکیان مەسەن 10 نەفەران بە شعر متەئەسیرە بن بە ئەو 10 نەفەرە کاریگەرێکە لە ڕێی شعرەوە بێ یەکێکی تریان مەسەن بە وتار کاریگەرە با لە ڕێی وتارەوە بێ ینی گرنگ ئەوە تۆ کەرەستەت پێ بێ بۆ هەموو مەیدانەکە چۆڵ نەکی ڕاستە مامۆستا نمونەیەکت هەیە مەسەن پەیامێک دویست بێ بگێنی یاخود دەردەدڵێکی خۆت بێ ئامۆژگاریکردنێکی خۆت بۆ خۆت بێ نەفسی خۆت بێ نووسی بێت و چیرۆکێکی لە پشتەوە بێ یاخود پەیامێکی لە پشتەوە بێ بۆ ئێمەشی بخوێنیتەوە ئەمەیان 6 چوارینەیە لەژێر ناوی مەیلی دڵ کە مەیلی دڵ بەلای تۆدا شکاوە هەموو دنیای بەجارێ خستەلاوە دڵۆپێکی مسەفا و شەهدیادت مەلەزاتی حەیاتی دا بە ئاوە ئەمن ونبووی بیابانی نەفس بووم بەسیرەت نابینا بوو بووم بەداوە ستارەی ڕەحنمایی ڕەحمەتت بوو وەها مەیلی سەرابووم لێ بوو ئاوە ئەتۆش ئەی غایەتی دین و ژیانم دڵم کەی لەو ئاتاجی مەیلە داوە بەبێتۆ بێهودەیە و بێمایەژین نەجاتم با لەم ئاشوب و گێژاوە ئەی هەبوونت بوونم و بێتۆ نەبوون چێژی کوا ئەمژینە کوا خۆشی ناوە هەر نەبێ با هەر نەبێ بێتۆ تەمەن خەم و ئازارە بێزارە زوخاوە خۆم ئەزانم شەرابی تاڵی دووریت چی بەسەر حاڵ و بەناخم هێناوە ئەو دڵی ئاودێری یادی تۆ نەبێ بێڕۆح و ئاشوفتە حاڵ و جەماوە یەک وشەی یادت بەسە بۆ بەحریژین ڕەها بێ لەو شۆرەتی شۆرە ئاوە هەتا ڕۆح و دەروونم ئاسوودە بن بە غەیری تۆ چیم لەوانی کە داوە هەڵا دەستە خۆشە مامۆستا سامان سەرخۆش بێ تام و چێژ و بۆ بەرامەیەکی شعری کلاسیک بە گوێ یاینەوە یانی مەحوی شەراوە نووسێ ینی وای حەدوان نییە نا حقیقەتەن خۆ ئینسانە بێ ینی شانازی بکە دەست خۆش بێ وەڵا زۆر مامۆستا باسێک لە عاریفانی کۆن و عاریفانی ئێستا بکەین ینی جیاوازی ئەم دوانە چۆنە بی یان و ئێستا بواری عیرفانی تا چەنە گرنگی پێدەدرێت لەم سەر ئەگەر بڵێن عیرفانی کۆن ئەو ئەگەر مەحوی ڕەمزی عیرفانی کوردی بێ مامۆستای قسەی زۆر جوانی کردوتی یعنی وەفایی زۆرن بەڵێ بێخود منالی بەڵام وەکو بڵێ لە عیرفانە مەحوی تۆپ بێ ینی تقریبا سەر تۆپ بێ جاڵێن ئەڵێن هەیە یعنی خۆی عارف بۆ عیرفانی نووسیوە شعری نووسیوە ئەوە تام و چێژێکی تری هەیە لەوەی کە ئێمە عارف نین بەس شعری عیرفانیە نووسین یعنی وێ کاریگەری کەمە ئەو جیاوازی لەگەڵ ئەتوانم بڵم ڕابردوو ئێستا ئەوەیە بەڵام ئێترە بێ ئیش لەسەر خۆمان بکەین بەڕاستی کە بتوانێت گەر وتەیەک بێ وشەیەک بێ بیڵی کاریگەریەک دروستکە زۆر ڕاستە کە شاعیرێک پەیامێک ئەگەیەنێ هیچ شعرێک بێ پەیامێکە بڕیار بێ شعر بێ بچێتە ناو چوارچێوەی پێناسی شعرەوە ئیلا بێ پەیامێکی لە پشتەوە هەبێ ڕەنگە شاعیرەکەمە خاتە سەر کاغەز بەڵام دوای ئەوەش قۆناغی دووەم ئێت کە ئێمە چۆن سوود لە پەیامی ئەم شاعیرە وەربگرین چۆن گرنگی پێ بدەین لە مەجالی خوێندنەوەیە لە مەجالی بەدەنگکردن و بە تەکنۆلۆژیاکردنیە لە مەجالی ئەوەی دەنگ خۆشێک بێ ئەمە بخوێنێتەوە چکە لە کۆتایە پەیامی شعر تۆزێ درێژترە زنجیرەیە ئەبێ ئەمە بیگەینە شوێنی خۆی کەواتە پەیامت وەکو شاعیرێک وەکو کەسێک کە دەستیاوەتە شعری عیرفانی ئێمە چۆن بتوانین ئەو زنجیرەکە تەواوکەین ئەم گڕوتینە بە شعری عیرفانی بینەوە لەسەر قاغزەکانی شۆ بیهێنین لە ناو ستۆدیۆکان و بیدێن بە گوێی هاونیشتیمانیانە وەکوتم ئێمە ینی پێویستمان بە خۆ نابێ ئیسلام دابەزێنی بۆ ئاستی خۆت ئەبێت تۆ بچی بۆ ئاستی ئیسلام کە دانیشی مقارنی خۆتەکەی لەگەڵ ئەو پەیامی پیرۆزە نوقسانی زۆر ئەبێ ئیشکەی لەسەر خۆت ڕۆژانە ئیشکەی جا تۆ وەکوتم تەحەدیەک لە بەردەم تا ئەتەوێ خەڵک چاکەی عەرەبیش قسەیەکی جوانە نەڵێ فاقد الشەیء لا یعطیه ئەوەی خۆی نەیبێ ناتوانێت ببەخشێ یعنی بە دەستێکی بەتاڵەوە بە دڵێکی بەتاڵەوە چۆن ئەتوانی کاریگەری لەسەر خەڵک دروستکەی
من يعني واتي اجم كيشي رئيسي ام خلقك كجوران كاريش كم بسريادي او خلقانن كمخاطبي خلقك كان جون رجوتار يعني هي بو خلق سلق الخلقا كان اللي رامي من نمونيك دين مو هي دار ما وستاني ايني يعني وكبلي ام بيام ببينا كسي كدكتوراه ديني همو خويندنكي كورسكي ناغاتا 50 ساعات تدريس دواي تر متفرغه بيو نسيني بحثك تيزكي بلام ئێمە چەند خوتبەمان هەیە لە ساڵێکا 52 تاروانیە یعنی معقولە لە کوردستانی شا 3000 بیستمە 3500 بۆ 4000 مزگەوت خوتبەی تیاوترێتەوە یعنی معقولە هەموو هەفتەیەک خەڵکێکی مسلمانە چ لێوەدا ئەنشێ هێتەوە بۆ ماڵ مامەڵەی هەر مسلمانانە نییە لە بازار مامەڵەی مسلمانانە نییە لە دائیرەکەی یعنی ڕەشوەی بدەنێ وەری ئەگرێ لە هەموو شوێنەکە ینی گەندەڵی ئەکا ینی لە هەموو شوێنەکە دەست بۆ ئەم ئینسانەمان نەگۆڕێن حەق نییە مامۆساکان لە خۆیان بپرسن بڵێ ئێمە خۆمان گۆڕی بێ یعنی قدرت یعنی توانای ئەوەمان نەبێ خەڵک بگۆڕین بۆیە زەعیفین قساوترێ لە دڵەوە بۆ دڵە بەڕاستی و یعنی من هەستەکەم خەلەلەکە ئەوەی خۆ بێ نەقد ڕەخنە لە هەموو ڕوویەکەوە توانی ڕەخنە بگری بەڵام بەلای بەندەوە ڕەخنەی ئەساسی ئەوەیە کە ئەوانەی مخاطبەی خەڵکەکەن ئەوانەی لەگەڵ خەڵکا قساکەن بەڕاستی لەو ئاستەنین تەنانەت یەک میساڵی نمونەیەکتر بێنمەوە زۆر باسی وەرع و زوهدی پێشینی خۆمانەکەین بەڵام کێمان لەم ڕۆژەیە تەطبیقمان کردووە کە ئەڵێم کێمان ئەوانەمان کە باسی وەرع و زوهدمان کردووە چەندێک جێبەجێمان کردووە یعنی چەندێک ئەو خەڵکانی ئێمە بۆیان باسەکەین ئەمە قەولەوانە چەند فعلەکەش ئەبینی کە کردەوەکانمانە ئەوەیە گەورەترین کێشەی هەستەکەم خەلەلی ئێمە کە نەمانتوانێت پەیامەکەمان ڕوون بگا ئەوەی کە خۆمان نەگەیشتین بەو ئاستە منش بەڕاستی لەو شعرانە هەوڵم دا مەسەن لە شعرێکە ئەگەر ئاماژەی پێ بم یعنی کەسێک کە یادی خوا ئەکا دەمی بە زیکری خوا پاراوە بەڵام شتی تریش ئەڵێ کە خوا پێی ناخۆش ئەتوانم ئەن ئیجازەی هەر چوارینێ ئەمەیان ئەڵێ حەیفە دەم زیکری خودامان بژنەوێ و لاری بوێ یعنی ئێمە حەیفە دەممان زیکری خوا بڵێ بەڵام لاریش یعنی بڵێت لاری بوێ شێتم و بەم دەستە کورتەی چاکە جەناتم ئەوێ یعنی من خۆم دەستم کورتە هیچ چاکەیەک نێ بەڵام داوای بەهشت شەکەم بەم هەموو تەقسیرەوە چاوم لە زمرەی صالحین یعنی ئەمەنە مقەسیریشم وا هەستەکەم ئەڵێم من لە صالحینم کەی ڕەوای عەقڵە کە جەمعی ئەننەقیضین هەڵکەوێ جەمعی نەقیضین لە مەنتیقا بڵێن دوو شتی دژبەیە کۆ نابنەوە تۆ ناتوانانی بڵێ ئەو پەرداخە لە یەک کاتا پڕە لە ئاو و بەتاڵە لە ئاو مستەحیل ئەو شتە ئەڵێ ئەگەر دەمێک خوای ناسی بێ و بەڕاستی خوای ناسی بێ و زیکری خوا بکە چۆن ئەتوانێ شتی غەیری خوا شتێک کە خوا پێی ناخۆشە بیڵێ یا ئەتوانی بیکەیتە نمونە بۆ گوێ یعنی گوێیەک ئەگەر پارا و ئەگەر چۆنەڵێ خۆشنود بێ بە بیستنی یادی خوا و زیکری خوا چۆن تااقەتی گوێ لە گۆرانی بگرێ بۆ نمونە یعنی ئەوە کێشەی ئێمە و کڵی جۆرێک لە دژبەیەکمان کۆ کردوەوە لە خۆمانە بۆیش کاریگەریمانە لەو شێرانی لە بواری عیرفانیتان نووسیوتە کامیان لای خۆ زۆر تایبەتە یاخود لە کاتێکا نووسی بێتێک کە قەتبیرە نەچێتەوە واللهی قەناعەتم وە ئەمانەی نووسیمە لە مانگی نۆ دەستم پێ کردو ئەم وەجبە هیچیان نییە لە کاتێکی تایبەتان نەمنووسی بێ یعنی قەناعەتم هیچ شیانم نەخسۆ سەروەرەقە هەتا جۆرێک لە کاریگەری دروست نەکرد بە لای خۆم لەبەرەوە ناتوان بوون چونکە جۆرێک لە پەیامی جیاوازیشی تایە بۆ نمونە ئەمەیان ئەڵێم عەفوان ئەی خەجاڵەت خۆم لە خۆم و ئیدعای بێکردەوەم یعنی مثلا ئینسان ئیدعا ئەکا بەڵام کردەوەی نییە چەند بەتاڵ و تاڵە کردم بێبەر و بێبردنەوەم خۆزگە بەو ڕۆژەی کە ڕۆژی مەغفیرەت هەڵدێ لە دڵ حيثما كنت كويردي تالي قايتو وتنوم بيغمبر عليه الصلاة والسلام كأفرمي اتق الله حيثما كنت يعني أو مثلا شعاري إيما به لا شون الله لنهيني ولا أشكرامان شون يعني تشاكي إنسان لوادرك بتواني لنهيني ولا أشكرايا وكو يكوابي أجر وابي يعني تر ضلت خوش بخود براستي وقناعات وابي خواي جورا اشتكي لقال توكر دوا أم شعر شواريني كتيرك ئینسان جاری وایە گلەی حاڵی خۆی ئەکا لای کەسێک بەڵام نم شعرا بڵێن کا من ناڵم هەمووی ڕوو لە خۆماڵە تۆ گلەی ئەحواڵی قەسوەت بۆ ئەەکەی لای کێ ئەەکەی تۆ گلەی
حاڵی قەسوەتی دڵی خۆت لای کێ بۆ ئەەکەی ئەڵە بۆچی گلەیەکەی و لای کێ گلەی ئەەکەی ئەو کە دەرمانی لە لای خۆتە شکات بۆ کوێ ئەبەی تۆ ئەزانی دەرمانی حاڵی دڵی خۆت لە لای خۆتی تر بۆچی شکات لای کەس ئەەکەی دڵ کە غەرقی غەفڵەت و عیلەت کرا هەروە ئەبێ یعنی تۆ دڵی خۆت غەفڵەتی لەخوا دووری و نەخۆشی کردو ئەو دڵ هەروە ئەبێت یعنی ڕێی نەجاتی تاعەت و تەرکە ئەگەر ڕێ دەرئەبەی يعني ليه كاتا توبي زاناني بلين عرفان لين التحلي بالفضائل والتخلي عن الرذائل يعني خو رازانو بكردوي جوان وخو دور خسنو ولا خرابه كان يعني يمدو جور ايش معناه لسر نفسي خومان لا يعني كان باشا كان زيادكي لا يعني شان خرابه كان ترككي بو يلي ري نجاتي طاعه وترك اقر در ابي اگر اتوي لو قسوه ظل النجاتي به ليكاتا هم طاعت اواني خوا فرماني بيكردي بيغمر عليه الصلاه والسلام هم ترك اوي كنهي ليكراو لم بمدو حالته تو ايشكا اتوان اتر بيوسد بكسنيه زۆر جانم هەوڵسا سامان نەزانم ناو منێ ڕەخنە تەمام من وەکو خۆم ڕێی خۆم شخصی خۆم زۆر ئەو ستایلە ئەو سەبکە ئەو جۆرە لە شعرم پێخۆشە یان ئەسڵ چێژ لەمە وەردەگرم ینی ڕەنگە خەلەل بێت لە من نەک لە خودی شعرەکانی تر یا شعری نوێ یا شتێکی تر بەڵام من چێژ لەوە وەردەگرم بەڵام لە کۆتایە جیلێکی ترمان هەیە یان با بڵێن زۆر نوێمان هەیە ڕەنگە لەگەڵ فۆرمی کلاسیک یان ئاشنا نەبن یان زۆر پێی تەئسیر نەبن ئەوەندە کاریگەری شعری نوێ یان شعری ئازاد یان شعرێک کە زۆر کوردیەکی ڕەوان بێ هەڵداوە شعرێک کە پەیامێکی جوانی ئاینیشی تیابێ بەڵام زۆر کوردانە بێ سە هەنێک دەستەواژم بینی من زۆر کوردی بوون ڕێدەرەبەی ڕەنگە زۆر کورد ئەمە هەر بەکارنێن یان بێژێ و بیستێمانەکە بەڵام لە پاڵی شا دەستەواژە و شەی عەرەبی زۆرە تەواو من نەزانم بۆتیایەتی بەڵام بۆی ئەگەر بۆ جیلی نوێ بڕیار بێ گوێمان بۆ بگرن پێیان بگا هەوڵت نایاوە ئەمەش مەسەلەن بۆ فۆرمەیەکی تر توانی بگا شعری حڕم زۆرترە لەمانە ئەمە ستایلێکی تازەوەکو بڵی دەسم داوە پێی هەم بووە بەس قدرتم بەسەرا نشکا بوو پێشتر بەڵام شعری حڕم زۆرترە و هەر عرفانیشی تایە هەر بین شعری نیشتیمانیشم زۆرە لەوانشم بەڕاستی هەر پەیامە ینی نەمیستووە بڵێن شتێک بڵێم هەر حەزکەم وەرەق بڵێن چۆنەڵی وەرەقە بخەمە سەر قەڵەم خەمە سەر وەرەقە و شت بنووسم حەزم لەو جۆرە نەبووە و هەر حاڵەتێکیش کاریگەرێکی لەسەر دروست نەکردمێ نەمتوانیوە شعر بنووسم یعنی قەت نەمتوانێت بە زۆر دانشم شعرێ بنووسمەوە بەتەکیدەوە ئەگەر خوای گەورەش تەمەنی دا فرسەت بوو بەرنامەیەکی ترساسکەن بۆ ئەوانەی کە حەزیان لە شعری حڕە بۆیان بخوێنمەوە ئینشاڵڵا مامۆستا سامان منۆ خۆم ئێستا زۆر ئەم شعرانم بەلاوە تایبەتە کەی خوێنیتەوە ینی چێژێک و چۆنەڵێ کەشێکی تایبەت ئەبەخشە بە مرۆڤ بۆچی هەوڵ نادێ لە داهاتووە ئەمە بکەی بە چاپ بیخەیتە بەردەم خوێنەران کەسانێک کە حەزیان بە شعر و بە ئەدەبیاتی کوردیە سوودی لێ وەرگرن بیخوێنەوە لە کتێبخانەکانیانە هەبێ وڵای زۆر پێم وتراوە خۆم لەوا بەڕاستی هەر ئەیگەڕێن و بۆ خەمساردی لەو بابەتە تقریب من شعرم زۆرە لەوانەیە مجللێتێکی گەورە دەرچێت دیوانێکی باش دەرچێت بەزی تر هەراوا نووسیمە و مامۆستا ناکەیتە پلانتەوە بڵێ ناکەیتە پلانتەوە بۆ داهاتوو وڵای پلانە ئینشاڵڵا بەرەوەڵە یعنی هینیشم کردووە ڕێکم خستم بەشێکە ئینشاءڵڵا ئەو کاتە یەکسەر بۆ پەیامی ڕۆژێ ببێنیت بێشک بێشی لە خزمەتتان دەستخان خۆش بێ مامۆستا سامان وڵا لە پاڵ ئەوەی بە چاپگەیاندنی شایانی گەیاندنی لە کۆلەگەی کۆڕی شەری لەگەڵ لە ڕێی کۆمەڵێک بابەت و سیمیناری شۆهەرخۆشە چکە لە کۆتایە پەیامەکان باس کرد تەحەدیاتی گەورەمان لە بەردەما پێویستە هەموو چەک و هەموو ڕێگایەک بەکار بێنین کاتمان توان بڵێم نەما بەڵام پێم خۆشە کۆتا پەیامە دەگەر کۆتا پەیامی شعریت هەبێ پێشکەشمانکەی سپاس دەکەین مامۆستا سامان ڕەباتی شاعیر کە لەم تەورەیە لەگەڵ مامووی ئەمان دوو چوارینەیە ئەڵێ گەر غروری نەفسی یاخی هاتەڕێت پێی بڵێ نازینی چی نازینی شێت هێندە وردی لەو بیابانە ونی کەڵکەڵەی ئەم عوجبە بۆ وا داوێلێت هەی هەژاری یەقمێ ئاوی حەیات ئەی هەناسەت گەر بڕە ژینش ئەچێت سەیری بێدەستی و بچیکی خۆت بکە قەت نەنازی خاک و خۆڵ نێو خاکە جێت ئەم شعرم بۆ ئەوەی بەڕاستی ناڵم هەموو شعرە ڕوو لە خۆمە دوایی تر خەڵکی ترگە حەزی کرد ئیسفادی لێ بکە ئینسان دنیا هی ئەوە نیە بە هیچ نەوعێ تووشی غروری تیاببی نە بە شەهادە نە بە دەوڵەمەنی نە بە جوانی
نەبل لەش ساخی لە کۆتایە خاک و نەبەهێز و دەسەڵات لەبەرەوەی تۆ لە شتێکی زۆر بچووک و بێهێزەوە دێی و ئەبی بە خاک و خۆڵ هیچت نییە لەو کاتەشی کە زیندوت و دەسەڵاتی هەیە و حیمایەت هەیە لەو کاتەی شاد تۆ ئەڵێم هێندە وردی لەو بیابانە ونی یعنی بچووکی لەم هیچ نیت یعنی هەر وجودت نێتر بە چیە ئەنازی جا هەڵێ کەر کاتی ئەو غرورە هات ئەم شتانە بیری خۆت بێنە بۆی غرورت نەبێ و نەنازیت. سپاس دەکەین مامۆستا سامان ڕەباتی شاعر کە لەم دەرفەتە لەگەڵ مامۆی سپاس بۆ پەیامە جوانەکانت.